بەناوی خۆی بەخشندە و میهرەبان پێداچوونەوەی ئەمڕۆمان لە تاوەری تەندروستی سمارت 33مین پێداچوونەوەی خێرا بوو دەربارەی وەستانی گەشە لە مناڵاندا. ئەم بابەتەمان بۆیە هەڵبژار چونکە یەکێکە لەو بابەتانی کە زۆرترین دایک و باوکان کێشەیان هەیە لەسەری منداڵەکانیشان لەبەرم هۆکارە دەبەنە لای پزیشکی پسپۆر بۆ چارەسەرکردنی حاڵەتەکە. لە ڕاستیشدا دواکەوتنی گەشە و وەستانی گەشە لە مناڵەدا چەندین هۆکاری هەیە، هەر بۆیە ئێمە ئەمڕۆ لە تاوەری تەندروستی سمارت هەوڵماندا بەشێکی زۆر لەو پسپۆڕیانی کە پەیوەندیدارن بە وەستانی گەشە لە مناڵانەوە بانگێشتێنە ئێرە و دوایین توێژینەوە و دوایین ئەو بابەتانی کە گرنگن لەسەر وەستانی گەشە لە مناڵاندا بۆ ئامادەوانی بخەینە ڕوو. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دواکەوتنی گەشەی جەستەیی مناڵانە گونجە بگەڕێتەوە بۆ بابەتە دەرونیەکان بەتایبەت فرامۆشکردنی مناڵ لەلایەن دایک و باوک و گرنگی پێنەدان و بوونی کۆمەڵە سترێس و فشاری دەرونی لەسەر تاک کەواکە ئەم مناڵە هەست بە سترێس و لە ڕاوکە بکات. دەرەنجام ئەم سترێسە کاریگەری جەستەیی لەسەر تاکەکە دروستەکە و هۆرمۆنەکانی تێگەداتەوە لێکەکە نەتوانێت گەشە بکە. لەبەر پێویستەکان مناڵان بپارێزنەوە کە سترێسیان هەبێ و دایبابە بە کاتیان پێبن لەگەڵیان بن دووریان خەنەوە لە فشارەکان لە زەبری دەرونی لە دەستدرێژی لە ترساندن لە ناڕەحەتکردن و ئەگەر کیشیشی لەوانیان هەبوو زوو چارەسەریکەن چونکە هۆکارە دەرونیەکان ئەگونجە بێتە گەشەی دواکەوێ. بەڵام خۆشبەختانەوە کە زیاد دڵخۆشیەوە ئەو هۆکارانەی کە بەهۆی دەرونیەوە مرۆڤ گەشەی دواکەوێ بە دەست پێشخەری زوو پێشوەختە کاری لەسەر بکرێت باسانێتەوە چاک بێت و دەمڵێن هۆکارێکە لە هۆکارەکان کە دووبارە کەسەکە توانێت گەشەی ڕێک بێتەوە بۆیە گە زوو هەستی پێ بکرێت بەتابەت لە تەمەنەکانی 12 ساڵ زووتر ئەتوانێت فرێ بکەێت. سمارت وەرچەرخانە.